بیدرانی بەڕێز سڵاتان لەبێت و بەردەوامی لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان فەرموو کاک بووبەکەر توانای وەڵام بێتەوە. بڵێ سەرەتا تەبیعی ئەمە هەمیشە سیاسەکان کاتی لە دوانەدەن ئەبێتە ناقسەی ڕواڵەتیان وەرنەگرین چکم زۆر جا بەداخەوە بۆ ئیستیهلاکی مەحەلی لێ دوانی زۆرەدەن من وەزیر بووم لە کابینەی پێشوە هەندێک جار عەبدوڵڵا گول و ڕەجەب تەیب ئەردوگان ئەوانە هەندێک لە دوانیان دژی هەرێمی کوردستانەدا لە پێشەوە تەنسیقیانەکە لەگەڵ حکوومەتی هەرێمە ئێمە هەنێ جنێوە دەین هەرێ لێ دوانی تون دەدەین ئەوە تەنها بۆ سەربازەکان و سپاوت هێزە توندڕەوەکانی تورکیا لەگەڵ ئێوەمانی ئێوە تەفەهومی ئێمە بکەن بەڵام ئەگەر ئەردوگان قەناعەتی وابێ زۆر بە هەڵایە چووە ئەگەر قەناعەتی وابێ وەکو تەسریحەکە چکم ئەگەر پێی وابێ کێشەی کورد لە وجودی عەبدوڵڵا ئۆجالانە بەرجەستا بێ لە وجودی پەکەکەیە بەرجەستا بێ پەکەکە دەرهاویشتەی لێدانی ناسنامەیەکی خاوەن مافە لە کورد عەبدوڵڵا ئۆجالان کەمال ئەتاتورکی کوردە یعنی ئەگەر کەمال ئەتاتورک لە مێژووی تورکیا دروست نەبوویایە بەو کەل لە ڕەقیە بەو نکولیکردنە يعني وحشي قرانه بو ناس نامي كردي بحياتي نا عبد الله أوجلان تبيني نا بكك تبيني نا خباتي تشكداري خواناوي بوجوره تبيني كيشي كرد حقيقته كان راستا پەکەکە ڕۆڵێکی گەورەی هەبوو لە زین و کردنەوەی ناسنامەی کوردی بەڵام کێشەی کورد کێشەی میلەتێکی دایان ملیۆن کەسیە کێشەیەکی مێژوویە پەکەکە ببێنەوێ عەبدوڵڵا ئۆجالان لە دار بدریا لەسەر زەوی بمێنێ کێشەی کورد لەسەر زەوی بەشێکە لە کێشەکانی تورکیا و ئەبێت چارەسەر بکرێ بەڵام لەگەڵ ئەوەشە لەو کاتەیە کەواڵێ حکوومەتەکە ئەردوگان گفتوگۆ لەگەڵ ئۆجالانەکە لە ناو زیندانەکەیە ئەمە یعنی چی ئەگەر لەو لاوتۆ بە تروریستیان نەزانی لەم لاوە بە عەمەلی تۆ مامەڵی هێزێکی لەگەڵ سەرکردەی مەسەر بزوتنەوەی کە ڕزگاری خوازی لەگەڵاکەی بۆ یابێت لە چوارچێوەی خۆیە لە چوارچێوەی هەموو ئەو شتانە هێشتەکان لێ بینەوە بەڵام بەرجەستەکردنی کێشێک لە عەبدوڵڵا ئۆجالانە بەڕاستی پێم وایە بیرکردنەوەی ڕاست ئەوەیە عەبدوڵڵا ئۆجالان ڕۆڵی پێ بدرێ بەشێک بێ لە چارەسەر لە کێشەی کوردە پارتی کرێکارانی کوردستان بەشێک بێ لە چارەسەر لە کێشەی کوردە و مشکلەی گەورە بە ترۆریزدانانی ترۆریزدانانی پەکەکەیە کە ئەمە بەربەستێکی گەورە و ترسناکی لە بەردەم کێشەی کوردە و ئەبێ پەکەکە خۆی ئەبێت دەتەپە ئەبێ بزوتنەوەی ناسیۆنالیست کورد لە تورکیا بە هیچ جۆرێ خەباتێ نەکە تاکتیکێک نەگرێتە پێش دەوڵەت یا حکوومەت بخاتە سەر کاڵکەڵەیە ئەم ناسنامە تۆخکاتەوە چکم کاڵبوونەوەی ئەم ناسنامەیە زۆر جار بە ئەمری واقع هەتا وردە لە ڕووی تۆریشەوە لاچێ یەکێکە لە پێشمەرجەکانی چارەسەربوونی کێشەی کورد لە کوردستانی تورکیا زۆر گرنگە ئەم مەسەلەیە وردە ببێتەوە قانونە چارەسەر بکرێ سیاسیان چارەسەر بکرێ مەیدانیان چارەسەر بکرێت چکم وەک وتمان ڕێگا خۆشەکە بۆ مامەڵەیەکی تەندروست تەرەفە بێت کە تۆوتت کێشەی کورد هەرەوەی اعترافی ئۆردوگان کاتی خۆی کوردی وتی لە کوردستانە کێشەی کورتێ و ئەوە کێشەی منە کێشەی کوردی یعنی چی یعنی خەڵکارێک نوێنەریەکەن بەنای ئەوە چەکیان هەڵگرتووە بەنای ئەوە خەباتیان کردووە کەواتە بە عەمەلی ئیتر هیچی تر ترۆریست نین بەس ئەمە ئەیویست بێتە پێشەوە بەس بە بڕای من بەکارهێنانی چەکەکە هەندێک جار بە هەڵە بەکاردێ لە شوێنی خۆیان نییە لە قازانجی بەرەو پێشکردنی پرسی بزوتنەوەی کوردایەتیانە لە باشووری کوردستان بەرنامەیە ڕەنگە زیاتر لەسەر ئەو تاکتیکانە بێ لەسەر مافی کوردستانی تورکیا بەڵێ بێگومان ئەمەوێت ئەو لێ پرسیمانی ئەوەی کە کێشەی کورد ئەوەیە کە کورد لەو مەرحلەیە کەدا دوو گەشەپێدان دێتە پێشەوە و خاوەنی کۆمەڵێک ئاسۆیە بۆ چارەسەکردنی پرسی کورد و بۆ گەشەپێدانی دیموکراسی لە کۆی سیستەمە تورکیەکە بەشەوەی گشتی کورد نەیتوانی و هاوکاری ئەم سیستەمە بکە بە معنایەکی تر با پێت بڵێم چۆن لە تاکتیکی کورد ئەڕوانی بۆ بەرەو پێشچوونی مەفا نەتەوایەتەکانی کورد بە بڕای من کۆمەڵی هەڵەی هەیە من لە باتیاوان قسە ناکەم ئەوان خاوەنی ژوار و ئازارێکی زۆرن بەڵام من وەکو چاودێری لە دوێرەوە من هەستەکەم هەنێ جار تەقانەوەی کێشەکان لەگەڵدا دووگەشە پێدانە بە تایبەتی لە سەرەتاکانە لە ڕوانگەیەکی ئایدۆلۆژیۆ بووە لە ڕوانگەیەکی نەتەوەیەوە نەبووە هەڵوێستێکی ئایدۆلۆژی تند بەرامبەر ئەو کاو پاشخانێکی ئیسلامی هەیە ئەو پاشخانێکی ئیسلامی هەیە ئەم پارتێکی چەپی لایەکی نەتەواتی ناسیۆنالیستی مەشرەب سۆشیالیستی کوردیە لە ڕوویەکی ترەوە هەندێک جار پارتی داد و گەشە پێدان کە پێگەیەکی گەورەی لە ناو کوردەکانە دروست کرد جۆرە لە هێرش هەبوو بۆ سەر پێگەی پەکەکە و بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردیۆم جۆرەشتانە یەکێک لەو چەمکانەی ناسیۆنالیزمش ئیشتە لەسەرەکە جیاوازیە پێم وا بە هەندێک جار جیاوازەکە هێزە سیاسیەکە کە نوێنەرایەتی بزوتنەوە کوردایەتەکەکە پێویستی بە قوڵکردنەوەی جیاوازی و دروستکردنی هەندێک تەنگژە هەبووە بۆی کە ئەو هێرشەی ئەکەپا بۆ سەر خەڵکی کوردستان ڕاگرێ هیچ تر لەوە زیاتر پێگە بۆ دروست نەبێت بەدبینی بەرامبەر ئەکەپە دروست بێ ئەنجا بەکارهێنانی چەکەکە بە بڕوایە من وەزیفەی چەکی کوردی لە کوردستانی باکوور کۆتایی پێکاتوە چکم چەک سێ وەزیفەی هەیە لە چەکی ناسیۆنالیستی نەتەوایەتی سێ وەزیفەی هەیە
چەکێک کە توانای دروستکردنی قوارەی سربەخۆی نەتەوەیەتی هەیە لەسەر خاکی نەتەوەیی چەکی کورد لە مێژووی خۆیان لە هیچ پارچەیەکی کوردستانە توانای ئەمەی نەبووە. دووەمیان ناچارکردنی بەرامبەرەکەت بەوەی دانیش لەسەر مێزی گفتوگۆ و کێشەکە لەگەڵا چارەسەر بکە. بەداخەوە چەکی کوردی لەوانش لە باکووری کوردستان ئەم توانایشی نەبووە. ئەمێنێتەوە وەزیفەی سێم کە پاراستنی ناسنامەی نەتەوایەتیە لە مردن. ئێستا ئەو ناسنامەیە پێویستی بە چەک نییە. ئەسڵا هەر ڕۆژ تیڤ، هەر نەورۆز تیڤ، هەر ئەنتێرنێت زیینوبوونەوەی ناسنامەکە فەزایە کە ئیشی تیاکەی بەسە بۆ ئەوە. بۆیە بە بڕای من کاتی ئەوە هاتووە پیاچوونەوەیەکی ڕادیکاڵانە بە وەزیفەی چەکی کوردیا بکرێت لە باکووری کوردستانە بەشێک لە تەکچوونی تاکتیک و استراتیژەکان بە بڕای من پەیوەندی بە جۆری مامەڵەکردن و سەیرکردنی ڕۆڵی سیاسیانە و نەتەواتیانی ئەو چەکەوە. بەڵە زۆر سپاس کاک دیار ڕێچی لەسەر من پێم وایە ینی بەو مطلقێتە قسەکردن لەسەر تاکتیکی کوردی لە باکووری کوردستانە کە لە بەکارێنانی چەکە کەوینە هەڵەوە چونکە ئەبێت هەندێک چالاکی هەندێک ڕوودا و ڕەخنە بکرێن بەڵام نە لە باکووری کوردستانە نە باشووری کوردستانە نە لە جێیەکی ترە ئێشتا بە تێڕوانینی من ڕۆڵی چەک تەواو نەبووە. چۆن تەواو نەبوو لە کاتێکە ئەو سێ وەزیفەی کاکەەوە بەکە دیاریکە چەک ناتوانێت دەوڵەت دروستکە ئێمە لە باشووری کوردستانە لەم ماوەیە تهدیدێکمان لەسەر بوو باس کرا کە لە سعدیە و خانەقین وانە بۆ پێشمەرگە چوو بۆ بە قەڵەم و بۆ بە ئینتەرنێت و بۆ بەشمەرگە شەرعی لە دەستوری عێراقەوە وەرەگرە کاک دیار زۆر وەرزەکە جیاواز لە دۆخێکی ترای بەڵێ لە دۆخێکی تر ئەنجا نابێت گرەویش لەسەر پێشمەرگە بکەی زۆر. ئێستا لە کاتێکە ئێمە لە دەستوری عێراقا ناسناوەمان چەسپیوە هێزی پێشمەرگە ناسراوە بەڵام ئێشتا ئێمە پشتی پێبەستین لە باکووری کوردستانە ناسنامە نەچەسپیوە نە حکوومەت و نە ئیدارەی ئەوێ ئەتراف بە ناسنامەی گەلی کوردناکە هێرشە کاتە سەری تۆ لەم کاتە تۆ پێ بڵێ کە تۆ مافی خۆپاراستنت نییە مافی بەکارێنانی چەکت نییە ئەمە شتێکی لەجی خۆیان نیە پێناپارێزرێتی چەکەکە توانای خۆپاراستنی نییە ینی ئەمە خۆت پێ پارێزریا پێ ناپارێزی ئەوە گفتوگۆیەکی ترە بەڵام چەک ناتوانێت خۆت بپارێزە ینی چەکەکە ئەو توانای هەبوو یا زۆر لەجێی خۆیان بوو. ینی لە باکووری کوردستانە من پێم وایە کە خەباتی سیاسی خەباتی مەدەنی وەکو سەرەتا وتم ئێستا گرنگە ڕۆڵی هەیە پێویستە گرنگی پێ بدرێ بەڵام ڕۆڵی چەک تەواو نەبووە چونکە لەگەڵەوەی کاک داری ئەمە تەنها وەکو قسە و تەرحێک بدەی ڕۆڵی چەک تەواو نەبووە بەمە شتەکە لە من کۆتایی نایەت ینی بەڵگەی تۆ چیە بۆ زەرورەتی چەک لە کوردستانی تورکیا لە کاتێکە ئەم چەکە ناتوانێت کورد بپارێزێ تەنها لە قەندیل کورد بپارێزێ تەنها لە قەندیلان نییە لە دەریای ڕەشە چالاکی لەسەر دەوڵەتی تورکیاکە لە دەریای سپیا چالاکی لەسەر دەوڵەتی تورکیاکە ئەوە ئەتوانێت چی بکات بۆ پاراستنی کورد. من زۆر مهمە یعنی چەکی کورد تەبیعی چەکێکە خەڵک خوێنی لە پێناوەداوە شەهید بووە بەس گرنگەوەی شەهیدەکانمان یعنی دەستکەوتی سیاسیان لە پشتەوە بێ بە بڕای من لەو کتێبێک کە ئێستا نوسخەی دیاریشمدا بە هەردوو بەڕێستان کورد پێویستی بە شەهید ماوە ئێستا بەس بە بڕای من شەهیدەکان لە قەندیل نەدرێن لە شەقامەکانی ئامەد و دیار بەکرا بدرێن کوشت خەباتی زۆری لە پێشەوە ماوە یعنی جیهانێک هەیە ئەو چەکەی تۆ بە چەکی بزوتنەوەی نەتەوایەتی ناناسێ ئەنجا ئەو چەکەی تۆ لە ناو خۆیان ئەو نەقوەتی نییە کە فشار دروستکە بۆ سەر دەوڵەتی تورکیا بە پێچەوانەوە ئیستفزاز دروستەکە یعنی ئیحراجکردنی دەوڵەت دروستەکە زۆر جار ئەمە ئەبێ بەکارد بەسەر هێزە معارزەکانەوە بۆ سەر حکوومەتی ژەما قۆزێتەوە وەڵامی ئەوان پەلەمەکە ئەم چەکە جگەلەوەی کێشە لەگەڵ هەرێمی کوردستانە دروستەکە کێشە لەگەڵ هەرێمی کوردستانە وریانەوی هێزە کوردستانەکان لەگەڵ چەکدارەکوانەی باکووری کوردستانە کێشە دروستەکە تەبیعی ئەمەش دەستکەوتێکی نەتەوەیە تۆ بتەوێت بارەگای پشتی ئەو چەکە لە ناو هەرێمی کوردستانە ئەبێ چاو لەم دەستکەوتە نەتەوەی تۆ پێتوانیە ئەو دەستکەوتانەی کە ئێستا لە باکووری کوردستان بەدی هاتووە لەوەی کە پارتێکی کوردی هەیە و ڕێگە پێدراوە لەوەی کە کورد ئەتوانێت بەشداری چاڵەکی پەرلەمانەکان بکات لەوەی کە میدیایکی کوردی ڕێگە پێدراوە زمانێکی کوردی بە کورتی فەزایەکە ئەمە نەتیجەی فشاری ئەو چەکەی کوردنیە کە لە باکووری کوردستان هەیەی لە پێناوی خوێنی بەخشیوە من ناڵم هیچ دەوری نییە بەڵام پێم وانە ئەوە بەتەنیا چەکی کوردی ئەوی سەگادۆ بەڵکو ئەو ئاڵوگۆڕەیە کە لە ناو خۆی تورکیا و لە هەرێمەکەیا و لە دنیای هاتۆ دەدی کە بەشێک لەوانە و شانسی گەورەتریان داوە بە کورد بەوەی خەباتی مەدەنی بکەن ئیندا ئەو چەکە بەڕێزەکەم لە سەرەتای نەوەتەکانە لە هەشتگ یعنی لە کۆتایی هەشتاکان و سەرەتای نەوەکان لوتکەی بەهێزی ئەو چەکە بوو لوتکەی بەهێزی ئەو چەکە توانی بۆ نمونە لە کوردستان لە تورکیا چی بگۆڕێ چی بچەسپێنێ چی ئاڵوگۆڕە دروستکە
من ناڵم ئەم چەکە ئەو چەکە ڕۆڵێکی زۆر مێژووی گرنگی بینیوە کە ناسنامەی کوردی لە سڕبوونێکی گەورە زیینی کردوێتەوە یعنی جارێکتر مانای بەخشوەتەوە بە کوردبوون لە کوردستانی تورکیا ئەمە ڕۆڵی مێژووی پەکەکە بوو ڕۆڵی پێژووی ئەو چەکە بوو بە بڕواای من ئەم وەزیفە کۆتایی پێهاتوە جارێکترە بێ قیرەعە حکوومەت دیستەفزازکەین ناتوانین فشار دروستکەین بۆ حکوومەت ملدا بە داواکارەکانمان خۆزگە چەکەکەمان توانای ئەوەی هەبوویە نیەتی جگە لەوەی کێشە بۆ هەرێمی کوردستانی دروستەکەین کە ئەوەش لە بەرەنجامە ناچێتەوە قازانجی بزوتنەوە نەتەوایەتەکە لەسەر ئاستی پارچەکانی کوردستان و لەسەر ئاستی هەرێمی یعنی کوردستانی باش کاک دیار ئەم چەکە ئەگەر نتوانێت کورد بپارێزێ ئەگەر نتوانێت زەخت خاتە سەر حکوومەت بۆ چارەسەکردنی پرسی کورد ئەگەر نتوانێت بە کورتی دەستکەوتی سیاسی لە پشتەوە نەبێ ئەم چەکە بۆ کاگە بکر بۆ خۆی هەنێک وەڵامێنێک شتی دایەوە لە ساڵ 1970 کاتێک کە ئینقلابی عسکەری لە تورکیا بوو ئەو کاتە بەهێزترین پارتی کوردی لە باکووری کوردستانە پارتی سۆسیالیست و ئاڵای ڕزگاری وانە بوو بەڵام لەبەرەوەی کاتە ئارتەشی تورکیا ئینقلابی کرد و هەموو پارتیەکانی داخست پارتی کوردیشی گرت و پارتیەکانی کورد ئەو کاتە بەم مامتیقا هەڵسکەوتیانە کرد ئێمە هەر خەباتی سیاسی بکەین ئێستا ئەوان چارەنووسیان دیارە نە بۆ خۆشیان و نە بۆ میلەتی شتێکیان نەکرد ئەو کاتە پێکەکە بە 20 کەسەوە لەو شاخانە دەستی پێ کرد و وەک کاگە و بەکر باسی کرد ئەگەر ئەو شەڕە نەبووایە ئێستا نەک ڕێگە نادرا خەباتی سیاسی کورد بکرێ ئێستا ناسنامەی کورد سڕاب بووە بەڵام وەکو قۆناغی ئێستا زەرورەتی چەک منیش ئەوواڵە مەڵم ئەو وەزیفەیە لە 84 وەزیفەی یەکەم بوو لە 93 خەباتی سیاسی و سەربازی بۆ کورد گەیشت لە باکووری کوردستانە گەیشتە ئاستی یەک ئێستا خەباتی سیاسی و مەدەنی لە پێشترە بەڵام خەباتی عسکەری ڕۆڵی تەواو نەبووە چ کاتێک لە باکووری کوردستانە ئەو خەباتە ڕۆڵی تەواو بێ هەموو ڕۆژێک لە ڕاگەیاندنەکانە کەچێکە بۆ خۆیڵێ کاتێک ئەگەر تورکیا ئامادەیە لە دەستورە ئەتراف بە کورد بکە مافە سەرەتایەکانی کورد جێبەجێ بکە ئامادەیە ڕێ بدا پێکێکە خەباتی سیاسی بکە ئەو بێ قەید و شەرت سلاحەکانی خۆی دانی و دێتە خوارەوە ئەمە شتێک بانگەوازیەکی ئاشکرایە ئەمە بۆ خۆی ئاماژەیە بۆ ئەوەکە ئیدی پێکێکە ئەم خەباتە بە خەباتێکی سەرەکی نازانێ بەڵام تۆ بێنی زەربی سفریکەی تۆ بێنی ئەبێ تەسلیم ببێ ئەبێ لە ناو بچێ ئەمە هیچ کەسێ بۆ خۆی ئەمە هیچ کەسێ ئەگەر تورک بۆ بەس ئەوەی کە تۆڵی چەکدانەوە بگەڕێتەوە ناوشارەوە تەسلیم بوو نییە چی مەرج نییە مەرج نییە ئێستا یەکسەر چەکدان بگەڕێتەوە بۆ نمونە هەرە توانێت ئەو چەکە هەر لە قندیل بمارێتەوە 2 ساڵتر 3 ساڵتر هەر چەکەکە لە شوێنی خۆی بە بەڵام ئەو چالەکە سەربازیانە نەکە تێگەیشتنی بۆ دیفاعکردن و هەرێمی میدیا و پارێزگاریکردن لەگەل و یا ڕۆڵی ئەو چەکە لە دروستکردنی فشار بۆ ڕژیمی تورکیا خوێندنەوەیەکی نوێی بۆ ئەم چەکە هەبێ شانسێکی زۆرترەدا بە خەباتی مەدنی لە کوردستانی تورکیا ئێمە من ئەزانیت قسەکانم لەکوێوەیە تۆ پێویستت بە هوشیارکردنەوەی ڕای گشتی تورکیا هەیە هەتا ڕایەکی گشتی تورکی دڕدۆنگ و یعنی داخرا و ڕەگەسپەرست و لەژێر هەژمەنی کەمالیزمە هەبێ شانسی چارەسەربوونی کێشەی کورد لە کوردستانی تورکیا زۆر زعیفە بۆ چکەم پارتە تورکیا گەورەکان ئەو کاتە مجاملەی ڕای گشتی تورکیاکەن لە پێشیشەوە زۆر جار ئەم مەسەلەیە بووە ئێستا تا دیموکراسی لە تورکیا زۆرتر بێت تا چاکسازی زۆرتر بێ بۆچی سیاسەتەکانی پارتی داد و گەشە پێدان ئەگەرچی مەبەستیایە کورد نەبێت لە قازانجی کورد دەڕژێتەوە چکم کوتلەیەکی دەنگدەری گەورەی کوردی هەیە لە کوردستانی تورکایە هەر کە پارتەکان تەماحەکەنە ئەم کوتلە دەنگدەرە گەورە لە نێو خۆیانە بۆی ئەمان ڕازیکەن ناچارن هەنێ تەنازولکەن بۆ کوردەکان کەواتە دیموکراسیەتێکی زۆرتر دەسەڵاتێکی کەمتری عسکەری زۆرتر هەژمونێکی کەمتری کەمالی زۆرتر لە هەان کاتە دەنگی کوردی قورسایی پێیاکە مانای سیاسی پێیاکە ئەو کاتە عقلێکی سیاسی گەوری کوردی هوشیارێکی دەتەوەی ئەمێنێتەوە ئەم 100 کورسی کوردستان بۆ نمونە لە چوارچەوەی پرۆژەیەکی سیاسی نیشتیمانی گەوری کوردستانە لە ناو پەرلەمانە بەکاری بێت بۆ ئەوەی دەسەڵاتی زیاتری سیاسی بەدەست مراد خەرێلان کەسی دیاری ناو پارتیکرەکانی کوردستان سەبارەت بە سیاسەتی ئەکەپا ئەڵێ قسێکی مەشهوری دەڵێ ئەگەر ئەکەپە گفتوگۆی دەوێت باوەڕی بە ئاشتی هەیە نوێنەری
پەکەکە لای خواانە دەتوانن گفتوگوێ لەگەڵکەن لەگەڵ ئەو نایکن تیرۆریستە دەتوانن لەگەڵ پەتەبە بیکەن لەگەڵ بەتەبە نایکن دەتوانن لەگەڵ پیاوە ناسراوەکان و کەسە بێلانەکانی کورد بیکەن لەگەڵ ئەو نایکن دەتوانن لەگەڵ ڕێکخراو مەدەنیەکانی کوردستان بیکەن لەگەڵ ئەو نایکن لەگەڵ شێخ و عەشایەرەکانی کورد بیکەن لەگەڵ هیچ کەسێک نایکن قسەیەکی زۆر جوانە بەڵام ئەمەکە لەگەڵ هیچ کەسێک نایکە ئەمە لە بنەرەتەن هێمانەیە بۆ ئەوەی کە ئاکەپاوە هیچ نێتەشی نییە بۆ چارەسەری کوردی کورد ئەوەی کە هەیەی احتیواکردنێکی تری مەسەلەی کووردە نا پێم وانە من وتم ئەکەپە بەرنمەیەکی تێر و تەسل لە ئەوی من و تۆ ئەمانەیە بۆ چارەسەرکردی کوردنیەتی بەڵام سیاسەتەکانی ئەکەپە دانانی بەناسنامەی کوردیە کۆمەڵی هەنگاوی سەرەتایی لەو بوارەیە ڕازیکردنی یەکێتی ئەوروپا ڕازیکردنیەکی یەتی ئەوروپا بەرەو پێشبردننی ململانەکانی لەگەڵ هێزە ئەلمانە تەقلیدە نەیارەکان مێژوویەکانی لە ناو تورکیا هەموو ئەمانە زەمینەیەکی لە بارتر و بابەتی تر ئەخەنە بەردەمی چارەسەرکردنی کێشەی کورد لە تورکیا پێم وایە سیاسەتەکانی ئەکەپا خودی چارەسەری کێشی کورد نییە بەڵکو زەمینە ئەخاتە بەردەم چارەسەری کێشەی کورد لە داهاتووە بۆیە ئەمانە هێشتا دەوڵەت بە تەواوەتی لە دەستی ئەکەپیان ڕاست ئەکەپە ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی زۆرترە بێ ئەنجا تەیارێکیش لە ناو ئەکەپەیە هەیە تیارێکی قومیش لە ناو ئەکەپە هەیە بەڵام ئێمە من پێم وایە ئێستا لە سەروبەندی نووسینەوەی دەستوورین لە هەموو حاڵەتێکە ئێمە هەندێک جار هەنە تەرم ئەنێرینەوە بۆ خانەوادەی هینەکان لە وڵاتەکانی خۆیانە من هەر پرسیارێکم بزین ئایا ئەم مەسلەیە چەند ئەڕژێتە بەرەو پێشچوونی خەباتی ئێمە لە کوردستانی تورکایە ئایا ئێمە بەم جۆرە خەباتمان بەرە پێش دەستکەوتی زۆرترمانە بێ ئایا ئەگەر ئەو تاکتیکەی ئایا پێویستمان بە هاوپەیمانە لە ئاستی تورکیا یا پێویستمان نییە ئێماڵین کێشەی کورد بە ئاشتی چارەسەر بێ زۆر باشە بە ئاشتی چارەسەر بێ ئێمە ئەبێ لەگەڵ یەکە کات چارەسەریکەین هاوپەیمان هەبێت لە تورکیا باشە لە ئەکەپە ئێستا کراوەتر بەڕووی کوردیانە گریمان ئەکەپە باشترینی نێوان خراپەکانە ئەکەپە باشترینی نێوان خراپەکانە ئایا لەو کراوەتر بەسەر کێشەی کووردە لەو مەسەل ناسیۆنالیزم کاڵتر لە تورکایە بەدینی با قسەکەم تاوکەم ئایا ئێمە سەرێستا حکوومەتەکەی ئەکەپە ماڕوخە بەدیلی ئەکەپە ئایا دیارێکی پێشکەوتوترە ئایا کەمال کلکجدار مەسەل مەهاپە و جەهاپە و ئەوانە کە ئێستا هەندێک لایەن کردوێتەوە بە تایبەتی پارتی گەلی کۆماری بەلای کێشەی کووردە ئایا لە بەرەنجامی ئەو بەنافەسەوە نییە کە ئەکەپە لە هەرێمی کوردستانە دروستی کردو ئەو دەنگانەی ئەکەپە لە کوردستان من دەوڵەتی تورکیا ستەمکارە لەوەی کەپەکەکە داوای لێبوردنێکی گشتیەکە ئەو دەوڵەتەی نایکە بەو عقلێتەوە کێشەی کورد چارەسەر نابێ بەڵام پێم وایە هێشتا ئەو لەحزەیە نەهاتووە کە بڕیارێکی مێژووی تا بدرێ ئەبێ ئێمە خۆمان نەفەس درێژتر بین خەباتەکەمان بەورتر بەرینە پێشەوە بۆی کە ئەگەی بگەینەوە لە دۆخی ئێستا تووشە بەکوتی وەڵام بە دۆخی ئێستای تورکیا کە تۆکو چاودێک لە دوور و ئەیبینی زۆر جیاوازە لەگەڵ ئەو ممارەسە سیاسەتەی لە ناوخۆی تورکیاکرێ لەیلا زاناش لە ناسراوی کووت نامەیەکی ئاڕاستی زۆربەی پیاوە سەرۆک و بەپرسەکانی جیان کردو لە نوێشان نەتەوەی گرتوەکان باشکرا بەس لەوە کە پرۆژی ئەکەپە پرۆژەی سڕێنەوە لە ناوبردننی کووردە من پێم وانێ ئەوە تونڕەویە ئەوە تونڕەویە ئەتوانێت قسەی خۆت بەڵام ئایا ئەوە تونڕەویە ئەگەر پێتوا بێ ئەکەپە پرۆژەی سڕێنەوەی کوردی هەیە ینی من قسەم نەبیستوە ئەو قسەیەم نەبیستووە بەڵام ئێستا پارتی داد و گەشەپێدان و حکوومەتی تورکیا کاتێک ئێمە باس لە وەزعی کوردەکەین پێویستە مخاتەبی یەکەمی ئێمە ئەوان بن ئێستا لە باشووری کوردستانە کاتی ئێمە قسە لەسەر کێشەکانەکەین مخاتەبی یەکەم کێ ئەماڵێن حکوومەتە حکوومەت کێ پارتی وێکێتیە ڕخنەیەوانەکەین ئەڵێن بۆ کێشەکان چارەسەر ناکەن وایە یاننا لەبەرەوە کورد مەجبورە ئیمڕۆ لە باکووری کوردستانە مخاتەبی پارتی داد و گەشەپێدان بکە و پارتی داد و گەشەپێدانیش ئەگەرەوێ سیاسەتێکی تاکلایەنە بەڕێوە نەبا پێویستە حساب بۆ کورد بکە یعنی کێشە ئالێرایە یعنی هەندێک جار سیاسەتمەداری ئێمە لە باشووری کوردستانە ئەم لایەنە ناخوێنەوە تەنیا ئەرکی کورد ئەمەیە بیکە بەڵام ئەرکی کورد ئەمەیە بیکە من لەگەڵەوەم کورد پێویستە گرنگی بە خەباتی سیاسی زیاتر بدا مەدەنی زیاتر بدا بەڵام دوێنێ ئەوە ئەندامی ئەنجومەنی شاری هەکاری لە ڕێپێوانە بەدەستی پۆلیسی تورک کە ئاکەپە بەڕێوەیە بە کوژرا ئەندامی لە ڕێپێوانە کوژرا یعنی ئەمەی ئەکەپە نییە پۆلیس گرێدرای وەزارەتی ناوخۆی وەزارەتی ناوخۆشی حکوومەتی ئاک پارتیە لەبەرەوە ئێمە هەموو شتێک نەبەستینەوە بە ئاسکەرەوە ئەمە وا لە کوردەکە ئێمە بەو نەفسێتە سیر بکەین جاران لە سلێمانیە کاتێک کە ئیستیخباراتی عێراقی و
ئەمنی عێراقی 4 کەسیانەگر خەڵک داوای تۆڵەسەنەوەی لە پێشمەرگە ناکرد داوایە کرد ئێستا سەر جادەکانە زۆر کات خەڵکی کورد دەڕژێنە سەر جادەکان داواکەن ئەڵەن با تۆڵەمان بسەنەوە چونکە کورد گەلێک فرسەتی داوە بە ئاک پارتی هەتا ئێستاش حرەکەتی کوردی ئەڵێ ئێمە باشتی مەسەلەکان چارەسەر بکەین بەڵام پارتی داد و گەشەپێدان وەکو پێویست نهاتوۆتە پێشەوە پارتی داد و گەشەپێدان خەڵکی کوردی بێتاقەت کردووە پارتی داد و گەشەپێدان هێرشەکاتە سەر ڕێپێوانی خەڵک پارتی داد و گەشەپێدان لە کاتێکا کە گەریلای پەکێکە بێ چالاکیە ئەچێتە سەریان لە ماوەی 2 مانگی ڕابردووە مانگی 6 و مانگی 7 تا پێشەوەی کە پەکێکە ئەو چالاکیە بکە زیاتر لە 42 گەریلای کورد بەهۆی ئۆپەراسیۆنەکانی تورکیاوە کوژراون لەم کاتە تۆ بخوازی نەخوازی هەم ئەو گەلە چاوی لەوەیە کە تۆ هەڵوێستێکت هەبێ هەمە و گەریلایش مەجبورە خۆی بپارێزێ یعنی ئەمانە هەندێک بابەتن ئێمە لە ڕوانگەی ئەوەی کە ئێستا لە باشووری کوردستانە قۆناغێکمان تێپەڕاندووە کورد لە دەستورە جێ هەیە ئیدارەی کوردی هەیە خەباتی کورد لە باشووری کوردستانە لە قۆناغێکی ترایە لەم ڕوانگەوە ئێمە سەیری باکووری کوردستانەکەین باکووری کوردستان ئێشتا قۆناغی ڕزگاری نەتەوەی تێپەڕ نەکردو ئێشتا ئەو قۆناغی تێپەڕ نەکردو کە ئەترافی پێ بکرێت لە ڕووی دەستوریەوە کاتی ئەم قۆناغی تێپەڕ نەکردو و هێرش شەکرێتە سەریل ئەو بانگی ئاشتیەکە ئەو ئاشتی ڕاگەێنێ ئاگربەست ڕاگەێنێ من باسم کرد لە 2002ەوە کە پارتی داد و گەشەپێدان لە دەسەڵاتایە هەتاوەکو ئێستا 3 جار کورد ئاگربەستی ڕاگەیاندووە باشە زۆر بەکوتی پێم بڵێ ینی ئێمە لەوەتی پەکەکە بینین و ئەردۆغانە بینین زەهێرێک سەرنجمان ڕاگەشە ئەویش ئاگربەستی یەکلانەی پێکەکەیە بەدرەشای ئەم ماوەیە پەکەکەی جار لە جۆجار تازەیە کاتە و ئەردۆغان حسابی بۆ ناکەوە هیچ هەنگاوێکی بۆم ئاشتەوایەتی نەناوە ئەوەی ئێمە دەبین بەردەوام سەرۆک شارەوانەکانی کورد لە بەردەم محکەمە ڕێز دەکرێن و سزادرێن لەبەرەوەی بە کوردی قسان کردو لەبەرەوەی عەڵەمی کوردستان بەرز کردو لە یان باسی ئۆجالانیان کردو بە کورتی یەک زنجیرە سزای سیاسی زەبەلەح لە تورکیا بینێن بەرامبەر بە کوردەکان من زانی چی من ناڵێم ئێستا سزا نییە ناڵێم ئەشکەنجە نییە ناڵێم ژێر پێکردنی ماف نییە و من لە هەمان کاتاڵێم ئەکەپا بە جۆری پێویست جەری نەبوو لە بەرەو پێشبردننی ئەو سیاسەتی ناوی نابوو کرانەوەی دیموکراسی کە یەکەم جار کرانەوە بوو بەڕووی کووردە بە جۆری پێویست یعنی ئەو سیاستیان نەبردوتە پێش ئەمە هەموو ڕاستە بەس من ئەڵێم وەسفی واقعەکەوەکو خۆی بکەن هەندێک جار بۆ باگراوندی کوردی ئەمە برینارە بەڵام لە واقعانە بۆ نمونە ڕێگەل لە خەتیب دژلا گیرێ کە ئەندامی پەرلەمانەوە بەدەنجی گەڵ چۆتە ئەوێر لەبەرەوەی کە دادگایەک بڕیاری داوە لەبەری کە بە تۆمەتی پەیوەندیگرتن لەگەڵ پەکەکە گیرەوە لە هەمان کاتە دوو پەرلەمانتاری پارتی گەلی کۆماری لەگەڵ خەتیب دیجلەیە نانێر سوێن بخۆن و بە تۆمەتی قانونی یعنی ئێمە آخر لەسەر کێش باسە لەسەر خەتیب دیجلە قەزیەکەی ڕەوایە 100% یعنی 100% قەزەکەی ڕەوایە بەس ئایا پەرلەمانتارەکانی ئێمە لە کوردستانی تورکیا لە کوردستانی باکوور بچوونایەتە ناو پەرلەمان باشتر بوو یا نەچوونایە ئێمە ئاڵین بە ئەمە هەڵسەنگێنین یعنی بە ئەم تاکتیکە هەڵسەنگین ئایا ئەم تاکتیکە لە خزمەتی ئەوانەیە بوو کە ئەنەوێ پێگەی کورد لاوااسترکەن لە کوردستانی باکوورە یا لە قازانجمان ئێمە وەسفی واقعەکە بۆ ئەگەر نیەتی ئاکپارتی نیەتێکی باشە بۆ تەعاملکردن و کرانەوەی دیموکراسی بۆ ڕێگرە لە شوونەناوی خەتیب دیجلە بۆ پەرلەمان کە ئەوە ڕەنگە هەنگاوێکی زۆر سەرەتایی بێ بۆ تەعاملکردن لەگەڵ ئەو بزوتنەوە ئازادی خوازیە کوردی کە لە باکوورە هەیە یعنی وەکوتم دوو پارتی دوو پەرلەمانی پێ ئەو مەسلەیەکی قانونی مناگاداری وردەکاریەکانیم بەتەوە بە ناوی قانونەوە یعنی لیژنەی باڵای هەڵبژاردن نازانم بۆ ئەو سەلاحێتەشی هەیە بەڕاست یعنی لە دنیاە لیژنەی باڵای هەڵبژاردنەوە سەلاحەتێ نییە من تەنها لە ڕووی قانونی و ڕاستە کاکە و بەکەرەوان ئەڵێن قانونی بەس بە گوێرەی قانونی تورکیا هەڵسوکەوتیان نەکردو بە گوێرەی قانونی تورکیا ئەندامێک کە پاڵێوراو بێ لێرەش ئەو شتایە کە کۆمیسیۆنی باڵا کاندیدێکی قبول کرد ئەو کەسە ئیدی حەقی هەیە بێ بە ئەندام پەرلەمان کۆمیسیۆنی باڵای تورکیا خەتیب دیجلە قبول کرد کە بێ بە کاندید بوو بە کاندید و دوایەوەش هەڵبژێردرا بەڵام ڕۆژی دوای هەڵبژاردن ئەمە ئەگەر پێش کاندید بوونی بواە محکەمە بڕیاری لەسەر بدایە ئەوە حەق بوو بەڵام دوایەوەی کە هەڵبژێرا محکەمە حەقی نییە لە تورکیا بڕیار لەسەر هیچ ئەندام پەرلەمانێک بدە لەوە ناخۆشتر حەزەکەمەوە تاوا بکەم
پارتی دادوگەر پێشەپێدان ئەندامێکی خۆی خستەجیەوە کە ئەمە زۆر پێچوانی قانونە لە تورکیا. کاکە بەکەر کات تەواو فەرمووگەر دوا کۆمنتی خۆت بە دوا قسە من ئەڵێم بزوتنەوەی کوردایەتی لە کوردستانی باکوورە کاتیەوە هاتووە خەبات نەکا بۆی نەمرین بەڵکو خەبات بۆ چۆن نەمرین خەبات بۆ کات چۆن بژین و چۆن شانسی گەورەتر بۆ خەباتەکەمان بین نەکایەوە بۆ نمونە لەم کاتە ئێستا دەستوری تورکیا گۆڕانی بەسەرادێ بەنیازە هەمووان بگۆڕێ و دەستورێکن و بخرێتەکە ئایا تەشەنوشکردنی بەدگومانکردنی ڕایگەشتی تورکیا و ڕوژاننی و یعنی زنوکردنەوەی توخمە ڕەگەزپەرستەکانی لە قازانجی ئەم گۆڕینەی دەستورە بە قازانجی کوردیا لە قازانجی من ئەڵێم ئەم پرسیارانە لە خۆمان بکەین ئەگینە ئەجندای ئێمە دیفاعکردنە لە گەلی خۆمان لە باکووری کوردستانە و ئەولەویەتی ئێمە بەرەو پێشبردننی ئەو خەباتی ئەوانە ئەکە پاش لەگەڵ ئەوام کە کورد پێویستە بۆ کار بکە بەڵام پێویستەکە ئێمە ئیش لەسەرەوە بکەین کە ئەو هەنگاوانەی پارتی داد و گەشەپێدان ناینێت و حکوومەتی تورکیا ناینێ پێویستە ئێمە فشار بخەینە سەر تورکیایش وەک ئەرکێکی نەتەوەی نیشتیمانی خەباتی چەکداری من سەرتا باسم کرد نامەوێت تۆڵی کۆمنتێک نامەوێت بچمە ناو مەسەلەوە بەڵام ئەرکی ئێمەی کوردیش لێرە ئەوەیە زۆر جار ئێماڵین کورد لە پارچەی در پێویستە ئێرە پارێزن دەستکەوتێکمانەیە ئەرکی ئێمەش لێرە ئەوەیە کە ئێمە داوا لە تورکیا بکەین داوا لە ئێران بکەین کە ئەوانیش هەنگاو بە ئاڕاستەی قبولکردنی ناسنامەی گەلی کووردا بنێن لەو بوارە ئەرکی حکوومەتی هەرێم دەسەڵات لە هەرێمە پارتە سیاسیەکان دەرەوەی دەسەڵاتیش و جەماوەری گەلی کوردیش ئەرزانەوەیە. بەڵە بینرانی خۆشەویست ئەوەی کە گوێتان لە بگفتووە کە دەم و سەبارەت بە پارتیدا دوو گەشەپێدان و ئاسوکانی چارەسەرکردنی کەشێکرد لە کوردستانی تورکیا بە میوانداری هەرێک لە بەڕێزان ئەبوو بەکر عەلی نووسەر و سیاسی و دیار غەریب سکرتێری پارتی چارەسەری دیموکراتی کوردستان بەخێراتتانەکەم و سپاس بۆ ئەمە دەبوونتان. سپاس خەوی کاکداری.